پێشوازیمان کرد کاک وەساڕەسوو ستافێک لە کاتژێڕانی مەڵبەندی 24 دیارە ئامانجی سەردانی یوان برتی بوولەوەی کە وەکو نوێکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان خۆماندا وەکو ئەحزابی سیاسی پێیان خۆش بوو سەردانمان بکەن و لە دانیشتەکەشدا کۆمەڵە قسە و باس و بابەت کرا بە تایبەتی کاک وەساڕەسوو باسی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستە نەگۆڕەکانی و سیاسەتی ڕوون و ئاشکرای کۆمەڵی ئیسلامی کرد و خۆشحاڵی دەربڕی و باسی ئەوەشی کرد کە ئێمە دەبوو زووتر باتینە بەڵام بەهۆی سەرقاڵی و بەهۆی هەڵبژارنەکانەوە نەمانتوانیوە و ئێمەش بەڕاستی زۆر بە گەرموغوڕی پێشوازیمان لێکردن و قسە و گفتوگۆیەکی زۆر باش و ئیجابی کرا لە بەیندا و ومێدمان وایە کە لەمە دوا پەیوەندیەکان بەعام نەکەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی لەگەڵ هەموو ئەحزاب بەڕاستی هەرچەندە ئەگەر لە ڕووی حکوومەت پێکنەهێنان و یان بەشداری نەبوون لە حکوومەتیشدا بەڕاستی پەیوەندی سیاسیەکان هەمیشە بەزیندوو بمێنەوە چونکە بەڕاستی و قازانجی هەموو لایەکە.